بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پرسی موچەخۆرانی هەرێمی کوردستان کۆبنەوەیکی ئەنجامدا و بڕیاریدا لە سەدا 21 موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ مانگی شوبات ببڕدرێت. بڕینەکە هەموو ئەو فەرمانبەرانە دەگرێتەوە کە موچەکەیان لە سەرووی 300,000 دینارێ و لە کاتی دابەشکردنی موچە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بەوێن دەرێک لە بەڕێزان محەممەد ڕەوف سەرنووسەری سایتی درە و لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە هەولێرەوە مسلیم عەبدوڵڵا دایم پەرلەمانی کوردستان تاوتوێن پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. حکوومەتی هەرێم لە سەدا 21 موچەی موچەخۆران کەم دەکاتەوە وادەی دابەشکردنی موچەی مانگی شوباتیش نادیارە. لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی هەرێم گفتوگۆ لەبارەی دەستکاریکردنی موچە و کەمکردنەوەی کراوە. بەپێی زانیاریەکان لە کۆبوونەوەکەدا بۆ دەستکاریکردنی موچە چەند پێشنیازێک خراونەتە ڕوو. لەوانە بڕینی لە سەدا 35 موچەی موچەخۆران، پێشنیازێکی دیکە دواخستنی دابشکردنی موچە و دەستکاری نەکردنی بووە. بەپێی زانیارەکان لە ئێستادا حکومەت لەسەر بڕینی لە سەدا 21 موچە بۆ مانگی شوبات بڕیاریدا و لەگەڵ دابشکردنی موچە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. لە هەمان کاتیشدا حکومەتی هەرێم بڕیاری داوە نیوەی موچەی پلە باڵاکان ببڕێت. بڕیاری بڕینی لە سەدا 21 موچەی موچەخۆران لە کاتێکدایە موچەخۆران لە نیوەی یەکەمی ساڵی 2020دان، بەڵام تاوەکو ئێستا موچەی مانگی یەکیان وەرگرتووە. ئەمە یەکەم جار نییە حکومەتی هەرێم لە کاتی قەیران دەست بۆ بڕینی موچەی موچەخۆران ببات. پێشتریش بۆ ماوەی 4 ساڵ پاشەکەوتی موچەی پەیڕەو کرد و تاوەکو ئێستاش پاشەکەوتی نەداوەتەوە. لە کابینەی پێشوو چارەسەری قەیرانی دارایی لەسەر شانی موچەخۆران بوو، بەڵام گەندەڵی نەوت و خاڵە سنووریەکان چارەسەر نەکرا. کابینەی نوێم لە ماوەی 11 مانگی دەست بەکاربوونیدا 9 موچەی داوە و 2 موچەشی پاشەکەوت کرد. بەناوی خوای گەورە جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک محەممەد بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین کۆبوونەوەکەی ئەمڕۆ وردەکاریەکەی چیە لەبارەی بڕیاردان بۆ بڕینی موچەی فەرمانبەران و موچەخۆران کە کەمێک پێشێستاش حکوومەتی هەرێم ڕاگەنداوێکی لەسەر بڕین لە سەدا 21 موچە بڵاو کردەوە. بەڵێ زۆر سوپاس بەناوی خوای گەورە و میهرەبان. ئەوەی ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران چەند ڕۆژێکە گفتوگۆی لەسەر دەکات و قسەی لەسەر دەکات و کۆبوونەوەی چڕی لەسەر کراوە. دوجار گەیشتنە ئەوەی کە موچە لە سەدا 21 دەستکاری بکرێەوە، واتە بە بڕیار موچە دەستکاریەکرێ. دەستکاریکردنەکە بە شێوازێکە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەدا 79 تەمویلی موچە دەدا بە وەزارەت و دامەزراوەکانی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و ئەنجومەنی دادوەری. ئەوان خۆیان ئەبێ ئەو کورتێنانەی کە 21 لە سەدا 21 با بڵین ڕێکی بخەنەوە، ئەویش بەپێی پلەبەندی. چۆن حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکەدا وەزیری دارایی ڕایگەیاندووە کە 500 میلیۆن دۆلاریان لەبەردەستدایە، پێویستیان بە 750 میلیۆن دۆلارە، واتە 250 میلیۆن دۆلار کورتێنانیان هەیە کە ئەکاتە 300 میلیارد دینار، کە ئەکاتە لە سەدا 34 کۆی کورتێنانی موچە. کۆی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێویستی بە مانگانە 750 میلیۆن دۆلارە، واتە نزیکەی 894 میلیارد دینار. حکوومەتی هەرێمی کوردستان لێرەدا چی کرد؟ گفتوگویەکی زۆر کراوە لەسەری لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا. کۆی داهات 500 میلیۆن دۆلار بووە، بڕیاریان داوە کە 100 میلیۆن دۆلاری دیکەی بۆ قەرزکەن بگاتە 600 میلیۆن دۆلار. ئەم بڕا چەندێکی مێنێ بۆ 750 میلیۆن دۆلار، 150 میلیۆن دۆلارە مێنێت، دەکاتە لە 120.3 کورتێنانی موچە، کۆی موچەی ئەم مانگە. ئەمە ئەم بڕیاری دراوە تەنها بۆ مانگی شوباتە جارێ. هێشتا کێشە و
قەیران و نەهامەتی مانگی دواتر ماوە مانگەکانی دواتر ماوە ئەمە تەنها بۆ مانگی شوباتە لە سەدا چەندە بڕێ لە سەدا 21 کۆی موچە بۆ نمونە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان یاخود دامەزراوی پەرلەمان مانگانە پێویستی بە تقریبا ملیارێک و تقریبا 2 ملیار دینارە لە سەدا 21 لێ بڕن ئەم بڕینە دواتر سەرۆکایەتی پەرلەمان خۆی بەرپرسە لە بڕینی موچە چۆن فەرمانبەرانی چەندێک لێ ئەبڕێ موچەی فەرمانبەرێک 500,000 و کەمتر و 300,000 ئەوانەیە چەندێک دەستکارێکا بەڕێژە سەروتریش ئەوانەی پەرلەمانتارێکە 8 ملیۆن و 200 و ئەویان هەیە یا ڕاوێژکارێ چەندیان لێ ئەبڕێ واتە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش مەسرور بەرزانی توانی ئەم تۆپە هەڵداتە ناو وەزارەتەکان خۆیانەوە نەک ئەوەی بڵێن حکوومەت موچەی بڕیوە ئەنی هەر وەزارەتێک بۆ خۆی موچی فەرمانبەرەکانی وەزارەتێک و دامەزراوەیەک بۆ خۆی دەستکاری موچەکانی ئەو ڕاوێژکار و پلە باڵانی خۆی ئەبڕێت یاخود لەگەڵ ئەو فەرمانبەرانی خۆی بەڵام ئەلێریا دیاری کردو هەندێکی پلە باڵاکان بە کۆی گشتی لە 150 موچیان لێ ئەبڕدرێت لە 150 دەبێنێت لە 150 بۆ نمونە بۆ سەرۆکایەتی هەرێم و جێگر و تا پەرلەمانتاران تا ڕاوێژکاران لە وەزارەتەکانە تا پلە ئەیوب لە سەرۆکایەتی هەرێم و لە هەموو پلەکانی دیکە ئەوەی لی نابڕێت شەهیدانە کە سوکاری شەهیدان زیندانیانی سیاسی خاوەن پێداویستی تایبەتەکان و ئەوانەی موچیان لە 300,000 کەمترە بە کۆی گشتی ئەمە دەستکاریکردنی موچەیە بڕینی موچەیە بەڵام بە ڕێژەیەکی دیاریکراو و جیاوازی لەگەڵ پاشەکەوتی موچە ئەوەیە ئەمە وەکو قەرزێک وایە وەکو قەرز نییە ببوورە پاشەکەوتی موچە هەرچەندە من قەنەعەتم بەوە نییە بدرێتەوە بەڵام پاشەکەوت بوو تۆ وات بوو کە لای شعوری تۆی ئەوە بوو کە لای حکوومەتە بەڵام ئەم بڕیوێتی بەبێ هیچ گەڕانەوە بۆ پەرلەمان ئیتر نازانم خۆیان تا چەندێک ئەویان هەیە کە باڵێن دەسەڵاتی ئەویان هەیە ببڕن بەڵام دوجار حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مانگی شوبات دەستکاری موچە ئاکات قسەکردنەکە لێرێ ئایا حکوومەت پێشتر باز لەوا کراوە حکوومەتی هەرێمی کوردستان بەیاننامەی دەرەکرد کە ئێگوت ئەوانەی باز لەواکەن کە دەستکاری موچاکرێ ڕاز ناکەن و درۆکەن ئەوە ئێستا سەلمێنرا دەستکاری موچاکرێ ئەم دەستکاریە لە فەرمانبەرێکە و ڕەنگە بۆ فەرمانبەرێکی دیکە جیاواز بێ ئەوە دواتر دێنە سەر پلەکانی و پێچێتی تر دەست بە دابەشکردنی موچەی مانگی شوبات بکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان 600 ملیۆن دۆلاری لەبەردەستدایە لە کۆی موچەی مانگێکی کۆی موچە خۆران 750 ملیۆن دۆلارە. سپاس دەکەم دواتەگرێن بۆ لای بەڕێز قسەی زیاتر دەکەین کاک موسلیم بەڕێزیشتە بەخێر بێ بۆ چوونیەوە لەسەر بڕینی موچەی فەرمانبەران و دەستکاریکردنی چیە کە کەمێک پێشەسا حکوومەت لە بەیاننامەیەکی فەرمیدا ڕایگەیاند کە لە سەدا 21 موچە دەبڕێت بۆ مانگی شوبات لە کاتێکە هیچ بڕیارێکی پەرلەمان و بڵێن یاسایەکیش نییە کە بۆ بڕینی موچە و دەستکاریکردنی. بەناوی خوای گەورە میهرەبان سڵاو بۆ بەڕێز و بۆ میوانە بەڕێزەکەشت سڵاو بۆ تەواوی خەڵکی کوردستان بۆ بینەرانی کەناڵە جوانەکەی پێیان بەداخەوە ئەم بڕیارێکە ئێمە دەمێک بە هۆشداریمان لێدا بوو دیارەوە چێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە لە سەرەتای پێش هاتنە پەرلەمانی ئەم پێشنیاز و بڕیارەی چاکسازی بەڕوونی و باشکرایی هۆشداریمان لەوەدا بوو کە ئەم یاسای چاکسازیە خاڵێکی تێدایە کە دەبێتە هۆکاریەوەی کە حکوومەت دەستکراوە بکە لە دەستکاریکردنی موچاوە لە دانیشتنی پەرلەمانیشە ئەوەنێ پێمان کرا هەوڵماندا کە کۆدەنجی بۆ کۆ بکەینەوە ئەم بڕیارە ئەو مادەی لێ دەربهێنرێ بەڵام دوجار هەر 27 پەرلەمانتار دەنجی بۆ ئەو بەرز کردەوە کە ئەم مادەی لێ دەربهێنرێن نەچێتە نێو یاساکەوە کە دوجار حکوومەتی دەستکراوە کردبەوەی کە لە داهاتوودا بتوانێت هەر کاتێک ویستی دەستکاری موچەی فەرمانبەران بکات لە دەرماڵەوە بێ لە هەر بوارێکی ترەوە بێ ئێستا ئەوەی دراوە بەڕاستی ئەوەیە کە دەستکاری موچەکان نەکرێ بەشێکی زۆری پەیوەندی بە دەرماڵەکانەوەیە کە ڕێژەی زۆری موچەی فەرمانبەران دەرماڵەیە کە زیاتر لە ڕێژەی دەرماڵە جێگیرەکان کە 4 جۆرن بۆیە مەترسیە گەورەکە لێرەیە بووە هیچ پاڵپشتێکی قانونیش نەبووە کە بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان ئێستا ئەم بوارە جێبەجێ بکرێت چونکە دیارە پەرلەمانی کوردستان مەرجەعە
بۆ یاسادانان و ئەبێ بەڕاستی لە پەرلەمانەوە بڕیار دەربچێ ئەنجا بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوەی کە هەیە ئێستا هەم بەپێی بەشێک لە یاساناسانیش لە جێبەجێکردنی ئەم بڕیارە بۆ مانجی شوبات بڕیارێکی نایاساییە چونکە خۆتەزانی ئێستا مانجی دوو موچە نەدراوە چۆن دوای 3 مانگ لە دەرچوونی ئەم یاسایە لە پێدانی موچەی مانجی دوو جێبەجێەکەی کە 3 موچە ماوە ینی بۆ یەکە بگاتە ئەو کاتە یاساییەکە ئەم یاسایی تێدا جێبەجێ بکرێ بەڵام خۆتان نزانن پەرلەمانی کوردستان بە دۆخێکی زۆر خراپدات گوزەر دەکات بۆی کە ئێستا ڕاستە ئەم 2 هەفتەیە بۆی کەرەنتینەی پەرلەمانی بڕیار درراوە کە پەرلەمانتارێکی بەڕێز و چەند فەرمانبەرێک تووشی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام دەمێکی زۆرە پەرلەمانی کوردستان بە ئەدای کاری خۆی هەڵناسێ و ئێمە هەموو فراکسیۆنەکانمان لەگەڵ ئاگادار کردوتەوە و یاداشمان پێشکەش کردووە پەرلەمانی کوردستان لەم دۆخە خراپی داراییە لەم دۆخەی کە موچەخۆران یاریمی کوردستان بە ناومێدیەکی زۆر داگوزەر دەکەن و زۆر لە دڵا ڕاوچێدان لەسەرەوەی کە ئەبیستە دەستکاری موچیانە کرد لەلایەن حکوومەت یاریمی کوردستانەوە چۆن نەبێ پەرلەمان بێدەنگ بێ و چۆن نەکرێ پەرلەمان لەم کاتەیە بەڕووی دانیشتەکانی پەرلەماندا دابخرێ پەرلەمانتاران پەرتەوازە بن لە ڕێگەی میدیاوە قسە بکەن بۆچی دانیشتن ناکرێ بۆچی ئەو یاداشتانی کە پێشکەش کراون بۆ قسەکردن لەسەر یاسای چۆنیەتی جێبەجێکردنی یاسای چاکسازی لەسەر پرۆژەکانی کە لە حکوومەتەوە هاتوون و لەسەر ئەو پرۆژانەی کە یاخود ئەو پێشنیازە یاسایانەی کە لە پەرلەمانەوە دەرکراون بۆ جێبەجێ ناکرێن بۆچی نەچونێتە واری جێبەجێکردنەوە و لەسەر بانکێشکردنی وەزیرە بەڕێزانەی کە دەمێکە چاوەڕوانی ئەوەن کە پەرلەمان بانکێشیان بکە بۆ بانگێش ناکرێن بۆ لەسەر قسەکردن لەسەر و گەندەڵی و دزی و قۆڕەخکاریانێک کە لە خاڵە سنوورەکان نەکرێن هەموو ئەمانە بەڕاستی هۆکارێکن بۆ ئەوەی کە ئێستا لە پەراوێزی کار و چالاکی و کاری پیشەیی هەمیشەی چاودێری گەورەی پەرلەمانە بەسەر حکوومەتەوە پێم وایە ئێستا ئەو دۆخەیە کە دێتە دی هەموو فەرمانبەران و موچەخۆران لێ ترسێن ئێستا دەستکاری موچەکرێ و بەشێکی پێیوەستە بە یاسای چاکسازیەوە کە دەستکاری موچەی خانەنشینان نەکرێ خانەنشینانی نایاسایی بەڵام ئەوەی ترکە هەیە بەڕاستی دەستواڵاکردنێکی فراوانە بەدەستەوە کە دەستکاری دەرماڵەکانەکە و نائەدالەتیەکەیە لە نێوان ئەم دەستکاریکردنی فەرمانبەران چونکە بەشێک لە فەرمانبەران کە دەرماڵەکانیان دەستکاریەکرێ نابێ هەموو فەرمانبەران وەک یەک ینی چاویان لێ بکرێ وەک یەک سیر بکرێن بۆ چونکە مامۆستایەک یاخۆت دکتۆرێک کە بە عەرەقەی نێوچاوانی خۆی دکتۆرای بەدەستهێناو چۆن نەبێ لەگەڵ کەسێک کە لە شوێنێکی ترە بە هەمان شێوە بە یەک چاو دەرماڵە سیر بکرێەوە سەتا ڕێژەی 21 یان سەتا ڕێژەیەکی بۆ دیاری بکرێت لە هەردوو موچەکە بێتە خوارەوە بۆیە بەڕاستی بەشێکی زۆر ئەو دەرماڵانش لە ڕابردووە ئەمە لە پەرلەمانیش لە کاتی گفتوگۆی نێوچە یاسای چاکسازی باسمان کرد یعنی بە بڕیاری وەزارەتەکان دەرکراون بە وەزارەتی ئەنجومەن یان خود لە حکوومەت ئەنجومەنی وەزیران خستوویەتیە سەر موچەی فەرمانبەران یعنی چۆن بە نایاسایی کراوە دەبوو خۆی چارەسەری کردووە بەڕاستی بەبێ ئەوەی دەستکاری موچەی فەرمانبەران بکە بەڵام ئێستاوە دۆخێکە هاتۆتە پێشەوە لە غیابی پەرلەمان بەڕاستی باشەکای موسڵیم ئێستا ئەم یاسایە جێبەجێ ئەکرێ بەڵێ دواتر دەگەرم و لای بەڕێزت سەبارەت بۆی کە یاسای چاکسازی لە مانگی حەوت دەچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەمڕۆ حکوومەت بەبێ بڕیار و بەبێ یاسا لە سەدا 21 موچەی بڕێوە ئێوە چی دەکەن بەتایبەتی وەکو فراکسیۆنەکانی دەرەوەی دەسەڵات دەگەرم وڵات دواتر کە محەممەد گەرم و لای بەڕێز سەبارەت بە دەستکاریکردن دەستکاریکردنی پلەکان چۆنە ینی بۆ نمونە فەرمانبەرێک کە ملیۆنێکی هەبێ یاخود 800,000 بێ پێشبین دەکرێت چەندی لێ بەڕان من پێم وایە ئەمە ئەکەوێتە سەر دامەزراوەکان و ینی ئیدارە و سەرۆکی دیوانی سەرۆکایەتەکان و ئەمانە خۆیان بڕیار لە ئەو موچانەدەن بەڵام ئەم کە باس لەوا کە بەشێکی دادپەروەرانەوە تا لە موچە بەرزەکانەوە لە سەدا لە موچە بەرزەکانەوە بۆ موچە نزمەکان ڕم بێ کەمترین لە موچە نزمەکان بڕێ بۆ سەرترین ینی بەڵام ئەوەی کە موسلیم ئاماژەی پێکرد لە مەسەلەی دەستبردن بۆ دەرماڵەکان ئەوە لە یەکێک لە بڕگەکانی یاسای چاکسازیە تقریبا بە جۆرە لە جۆرەکان دەسەڵاتی داوە بە حکوومەت بۆی دەستکاری دەرماڵەکان بکە کێشەکە لێرەدایە
ینی تۆ سێ بەزەوەی ئێستا بە پێی یاسای چاکسازیەکانی نەبە پێی بڕیاریشە بەپێی چیان نییە بەڵام بەپێی میزاجی خۆیان حکوومەت ئەتوانێت دەستکاری کات چۆن کۆی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ مانگێک 894 میلیارد دینارە باشە لەم 894 دیینارە لە سەدا 56 بۆ دەرماڵا ڕوە لە سەدا 44 بۆ موچەی بنەڕەتیە دەرماڵەکان لە سەدا 56 ئەڕواواتە لە کۆی 894 میلیارد دینار 502 میلیارد دیناری بۆ دەرماڵەیە واتە حکوومەت توانێت دەستکاری ئەمانەکە بە پێی و بڕگەی یاسای چاکسازیش بێت ئەگەر بە پێی ئەوەش بێت ئێمە 25 جۆر دەرماڵەمان هەیە چواری جێگر و 21 دەرماڵی ناجێگیرە یعنی واتە کەمترینی بۆ ئەو دەرماڵانات ینی زۆرترین بۆ دەرماڵە ناجێگیرەکان نەچێت ئەمە وای کردو حکوومەت ئەتوانێت دەستکاریم دەرماڵانە بکە ڕێکیان خاتەوە هەنێکی بە بڕیارە هەمووی بە یاسانیە وی حکوومەت لەمە ئەتوانی یاریەکی زۆر باش بکە لە دەستبردن بۆ موچەخۆران بۆ نمونە موچەخۆرێک مامۆستایەک ملیۆنە دیناری هەبێ بە نزیکەی 450 موچەی بنەڕەتیە ئەوەی دیکەی دەرماڵەکانە یا بۆ نمونە بۆ فەرمانبەرێکی دیکە ئەم ئەتوانێت دەستکاری ئەم دەرماڵانە بکە ئەمە مەترسەکە لێرەداوی کە کاگوسلیم ئاماژەی پێکرد کە ناڕەزایی هەبوو لە ناو پەرلەمانە بۆ ئەم بڕگەیە بوو بۆیە ئێستا حکوومەت یاریمی کوردستان بە ئاسانی ئەتوانێت دەست بۆ موچەی فەرمانبەران بێت کاکە دەستبردن بۆ ئەمە چییە یعنی تۆ سیرکە 6 ڕۆژارێ موچە ئەدا هەر بۆ خۆی ئەمە لە 150 موچەیە یعنی مامۆستایەک فەرمانبەرێک کارگوزارێک ئەگەر ملیۆنێکی هەبێ ڕاستەخۆس 500,000 وەرەگرێت تۆ کەسێک کرێکی بێ مانگی ملیۆنێ وەربگرێت بە 6 ڕۆژارێ وەریگرێت واتە ئەگەر ماگەنە 500,000 بابەکرێ خانوو ئەبێ لە ماوەی بە 6 ڕۆژ وەرەگرێت 6 ڕۆژارێ ئەم وەرەگرێت ئەبێ دوو مان کرێ خانووی لێبات جا لەبەرەوە یعنی ئەم دەستکاریکردنە لەگەڵ دواخستنەکە کە ئاکاتە 45 ڕۆژ و 6 ڕۆژ و بەرۆژ و تریش لە پاشەکەوتەکە زۆر مەترسیداترە بۆ موچەخۆران یعنی تۆ جاری وایە موچە لەبیر دەچێتەوە بۆیە حکوومەت یاریمی کوردستان لە هیچ شوێنێکدا بەم شێوە هەیە مەسەرەن لە هیچ وڵاتێکە ئێستا کە یاسای چاکسازی نەسوودە بواری جێبەجێکردنەوە ئەگەر بیانوشیان هەبێ ئێستا بڕیارە دەربکەن لە 21 موچە بەپڕدرن کاکە ئەزانی خۆی حکوومەت یاریمی کوردستان یەک پارچە لە قەیرانە لە قەیرانی سیاسی هەندێکی بۆ خۆی دروستەکە بۆ خۆی لە قەیرانی ئابووری لە قەیرانی متمانە نەبوونی متمانە هاوڵاتی نەبوونی متمانە یعنی تۆ سیر کە ئێستا بە هاوڵاتی لە خۆت پارێزە و خۆت کەرنتینەکە لە کاتێکدا موچەکە ناداتێت کە موچەی خۆتە ناڵێ ئەوانی ئەوەی کە موچە وەرناگرێت چی بکات یعنی تۆ کێشەکە لەسەر موچەی ئەوانی کە موچە وەرناگرن ئەوانی کە کارەکەن لە بازاڕە کاتێ خەڵک موچە وەرەگرێت ئەو ڕاستەوخۆ جوڵە ئەکرێتە بازاڕەوە تۆ سەیریکە من بە دوواداچوونێکم کردەوە لە وڵاتیشی و بەریتانیا وەکو ئەمریکا ڕاستە لە ڕووی گوزەران و لە ڕووی دەوڵەتداریەوە بەراورد ناکرێت بە حکوومەت یاریمی کوردستان بەڵام خۆ عراق بەراورد دەکرێت کە ئێستا موچەی مانگی 6 ئەدا تۆ موچەی مانگی شوبات ئەدەی بەڵام لەوێ هەر کرێکارێکە چۆتە ماڵەوە کەرنتینە کراوە لە 180 موچەکەی داتێ لە بەریتانیا و لە بەریتانیا لە ئەمریکا یا بۆ نمونە کەسێک کارێکە کە کاری دوکانێکی پیتزا حەلاقێکی هەیە شوێنیشی هەیە بە یەک وەجبە 10,000 دلار داتێ بۆی نەکەوێ دەستی سەرمایه‌داران بچووکانەگرێ بۆی کە نەکەوێ بۆی بازار نەشەوێ بۆی سەرمایه‌داری ئەو وڵاتە نەشەوێ بەس حکوومەت یاریمی کوردستان باکی بە هیچ زمانە نییە سیرکە تۆ بارانی سنوورەکان دەکرێ خەڵک لێ شەهید دەکرێ متمانە لە نێوان هاوڵاتی و پەرلەمان و لە نێوان هاوڵاتی و پەرلەمان و حکوومەتیش دانماوە متمانە لە نێوان پەرلەمان و حکوومەت دانماوە لە ناو پەرلەمانە لە نێوان پەرلەمانتار و سەرۆکایەتیان نماوە لە نێوان ئەنجومەنی وەزیران و کارمەندانی و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە نماوە یعنی ئەم حکوومەتە یەک پارچە بۆتە قەیران و چەندێک ئەم مەترسی کۆرۆنا هەیە دوو ئەوە نا حکوومەت مەترسی دروست کردووە لە لایەنی دەرونیەوە بۆ هاوڵاتیان لە لایەنی قەیران و بۆ هاوڵاتیان ئەوەی کە هەیە وردەکاری تا ئێستا بۆ خەڵکی ڕوون نییە حکوومەت چۆن دەستکاری ئەم موچاناکە ئەوەی پرسیارەکەی بەڕێزە لە 121 دەبڕێت بۆ نمونە وەزارەتی داد مانگانە پێویستی بە 3 میلیارد دینار موچەیە کۆی بڵین کۆی مانگی فەرمانبەرانی 4 میلیارد دینار موچەیە ئەم 4 میلیارە حکوومەت یاریمی کوردستان لە 179 ئەداتێ لە 121 لێ ئەبڕێت ئەڵێ خۆت بڕۆ ڕێکی خەوە بۆ موچەی مامۆستایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە 160 میلیارد زۆرترین موچەی وەزارەتی پەروەردە 160 میلیارە و دوایەوە وەزارەتی ناوخۆ 150 میلیارە دوایەوە وەزارەتی پێشمەرگە تقریبا 120 میلیارە دواتریش وەزارەتی تەندروستی و خوێندنی باڵادێ بۆ نمونە 160 میلیارد بۆ موچەی پەروەردەیە لە 179 ئەداتێ لە 121 لێ ئەبڕێ واتە بە نزیکەی لە نزیکەی 30 میلیارد دیناری لێ ئەبڕێ لە وەزارەتی پەروەردە
ئەڵێ بفەرمو خۆت ئەمەی خۆت ڕێکەوە بەڵام بۆ هەندێک وەزارەتی شەیدانەوەوانە لی نابڕێ موچەکە پێناچێت لەوێ هێندە زۆر بێ بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵاتی وانە لەبەرەوەی کە 30,000 و 50,000 و 100,000 و 150,000 زۆر نییە بەزم بڕیاری بڕینی موچە بڕیاری پارتی یەکێتی گۆڕانیشە نازانیاری ناوێ حکوومەت هەرێمی کوردستان لە سێ پایە پێکاتووە پارتی یەکێتی گۆڕان ئەم بڕیاری کە ئەمڕۆ دراوە بە ئۆکەی وەزیرەکانی هەرسێ لایەن دراوە ڕاستە یەکێتی و زانیاری نانا دڵنیای ناوێ ئەزانی بۆ لە کۆبوونەوەکەدا ئەوەندێ من زانیاریم بەدەستگەشتووە گفتووەکە زۆر کراوە نزیکەی 10 ساعتی خایەنوە لە دوێنێ و لە ئەمڕۆوانە نوێنەرانی یەکێتی لەگەڵ ئەوە بوونە کە موچە دەستکاری نەکرێ بەڵام بگەن 40 ڕۆژوش بەرەژوور نوێنەرانی گۆڕانیش گوتویانە ئێمە لەگەڵیان نین بەڵام با لە بەغدا ڕێبکەین و با پاری دیکە قەرز بکرێەوەوانە بەڵام لە کۆی گشتیە دوچار لەسەر ئەم ڕێژەیە ڕێکەوتون ئەم ڕێژەیە بە ئۆکەی و ڕەزامەندی تەواوی ئەنجومەنی وەزیرانە وە جێبەجێکردنیشی تەواوی وەزیری هەرسێ لایەنەکەی لەبەرچی وەزیری دارایی جێبەجێەکە گۆڕانە وەزیری کشت و کاڵ جێبەجێیەکە یەکێتیە جێگیری سەر وەزیران جێبەجێیەکە یەکێتیە ئەوەی دیکە پارتیە ئەمەی وەزارەتی ئاوادانکردنەوە جێبەجێیەکە گۆڕانە بۆیە هیچ هێزێکیان ناتوان خۆی لێ بدزنەوە هی هەرسێ لایەنەکانە مامەڵی کرد پێ لەمەیە لە تەوزیفکردنی ئەوەی کە بەس خۆی بەرپرسیار نەبێت و بەرپرسیارەتی بڕینی موچە نەکرێتە سەرشانی خۆی یعنی زیرەکانە مامەڵی کرد بۆی کە هەمووی تێوەگران تەنانەت سەرۆکایەتی هەرێم خۆیان ئەبێ کەمیکەنەوە ئەم پاری لە 1970 داتێ سەرۆکایەتی پەرلەمان ئەبێ سەرۆکایەتی پەرلەمان خۆی دابریشێت چەندیان لێبڕی و چەندیان کەمەکاتەوە بەڵام پلە باڵاکان ئەوە لە 150 بڕیاری لێدراوە لەوێ هەموو پلە باڵایەک لە 150 لێبڕیواتە موچەی پەرلەمانتارێک ئەگەر خۆی پەرلەمانتار لێرێ بۆی من حەز ناکەم 8 میلیۆن و ئەگەر 188 بێت یا تا 200,000 بێت 8 میلیۆن و 200,000 بێت لە 150 لێبڕی ئەکاتە 4 میلیۆن و 100,000 ئەمە بەدەر لە یاسای چاکسازەکەم دواتەگەڕێم وڵای بەرز کاک مسلیم ئەمگەڕێم وڵای بەرز هەوڵیەوە چی دەبێ بۆی کە مەسەلا ئەمە لە دەرەوەی یاسای چاکسازی سەکەچەند نەچوتە بواری جێبەجێکردنەوە ئەوە بڕیارێک لە 120 موچەی موچەخۆران بەبردرێت چاوڵێکە یاخودۆکەوەی کە پێشتر وترا پەرلەمان کەرنتینی سیاسی کراوە ئەی ڕۆڵیەوەکەوە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن چێ لە ناو پەرلەمان بەڵێ وڵا ئێمە وەکو پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن دیارە لە کاتی یاسای چاکسازیە قسەی خۆمان بوو و ناڕەزایەتی خۆمان کرد و دانیشتنەکەش کە ڕۆی بە بەنیاز و ئومێدی ئێمە نەڕۆی لەو کاتە هەموو لایەنەکانەوە لە ئێستا قسەی خۆمان دەبێت لاوازیەکەی بەشێکی من پێم وایە لە غیابی پەرلەمانە بەڕاستی چونکە پەرلەمان خۆتان نەزانن بە دۆخێکی زۆر خراپ داگوزەر دەکە ینی کە پەرلەمان دانەنیشێ و دانیشتنی نەبێ قسەی نەبێ لەسەر ئەو دۆخەی کە ئێستا هەیە و هەڵوێستەی نەبێ لەسەر ئەو گۆڕانکاریە گەورانەی کە ئەکرێ و حکوومەت ئێستا تاکلایانە بڕیار لە هەموو شتێک با من پێم وایە بەشێکی پێویستی بە بەڕاستی ئەتوانن میکانیزمتان بەدەستەوە یا ساڵی 96 لە کۆی شەڕی ناوخۆ لە گەرمەی شەڕی ناوخۆ 59 پەرلەمانتار چوونە ناو هۆڵی پەرلەمانەوە مانیان گرت ئێستا لەم دۆخەدا دوو پەرلەمانتار ناچێتە ناو پەرلەمانی کوردستانەوە ڕاستە کەرەنتینە هەیە و کۆرۆنا هەیە بەڵام بەڕاستی لایەنەکانی دەرەوەی دەسەڵات ئەوان چەندێک قاسین بەرامبەر بە هاوڵاتان ئێوەش ئەوەندە کەم تەرخەمن مەبەستم تەنها فراکسیۆنەکەی ئێوە نییە و فراکسیۆنانی لە دەرەوەی دەسەڵات بەڵێ کاک مسلیم یعنی ئەو ڕێکارانەی کە پێویستن لە ڕووی پەرلەمانیەوە ئێوە گرتوتانە بەر بەڵێ خۆی ئێستا ئەوە قسەی لەسەرەکە ڕاستی ئێمە بێگومان لە مەودوا قسەمان لەسەری ئەبێ و وەکو فراکسیۆنی کۆمەڵ هەڵوێستەی لەسەرەکەین و ڕاشی دەگەین بۆ ڕای گشتی کە ئەمەی کە ئێستا دەگوزەرێ بەڕاستی ستەمێکە لە فەرمانبەرانەکە بەسکاریکردنی موچە بەڵام خۆتان نەزانن ئەوە تەنیا چارەسەر نییە بۆ کێشەکە چونکە بەڕاستی پەرلەمان بە ئەوەی کە ئێستا پێی داگوزەر دەکا بەڕاستی ئەوە گەمەیەکی زۆر خراپی سیاسیە پەرلەمان لە پێش چاوی خەڵک بغزێنراوە ناشرین کراوە شکۆی شکێنراوە پەرلەمان وەکو دامەزراوەیەکی گەورە و چاودێری بەسەر دەسەڵاتی جێبەجێکردن و حکوومەتەوە نابێت لە ئاستە لاوازەیە بێ
کە قسەی نەبێ لەسەر هیچ لە جمو جۆڵەکانی دەستکاریکردنی موچە لە چاودێرکردنی وەزارەتەکان لە گەندەڵکاری و لە قۆڕەخکاری خۆیمە لەگەڵم یاسای چاکسازیە ڕاستە بە تموحی ئێمە نەبوو وەکو فراکسیۆن و پۆزیسیۆنەکان بەڵام خۆی لە خۆیدا ئەگەر جێبەجێ بکرێ وەک خۆی پڕ بە پێستی خۆی جێبەجێ بکرێ خۆیمە بەشێکی پێ رازین دەی فەرموو کوانێ ئەو بندیوارەی کە هەیە ئەو سێ موچە و دوو موچەی کە هەیە لا ببرێ ئەو خانە نشینە یاسایەکەی لا بدرێ خۆ ئەگەر ئەوانە بە جددی جێبەجێ بکرێن خۆ تعویزی ئەو بەشە دەکاتەوە کە حکوومەت هەرێمی کوردستان ناتوانێت بچێتە ژێرباری موچەی پێدابین بکە بەڵام دیارە ناتوانێت ئیرادەیەکی بەهێز نییە دیارە لایەنە سیاسیەکان وەک پێویست لەسەر خەت نین بۆی کە یاسای چاکسازی جێبەجێ بکەنەوە ئیرادە بەهێزە نییە بەڕاستی بندیوار لابن و خانەنشینی یاسایی لابن و دوو موچە و سێ موچە لابن و ئەو هەموو ڕێژە زۆرەی کە بە پەرلەمانتار و بە موچەی وەزیر و بە موچەی ڕاوێژکار تا ئێستا بە نایاسایی لە نێو حیزبەکاندان بەڕاستی دەسەڵات بە نایاسایی موچەی بۆ بڕینەوە ئێستا کە ناتوانێت لایەن با ئیرادەیە بەهێزە نییە ناچارن دەست بۆ موچەی فەرمانبەران بە بۆی ئەوە بەڕاستی لە گلەی ئێمە لە ناڕەزامەندی ئێمە بوو کاڵوێستەمان لەسەریە بوو و بێگومان لە داهاتووشدا هەڵوێستەمان لەسەرمە چۆن بەو شتە ڕازی دەبین کە لە کاتێکدا ئێمە لە کاتی قسەکردن لە سیاسەی چاکسازی لەگەڵی نەبووین چۆن بێگومان لەگەڵی نابین باشە دەگەڕێم وڵات دواتر قسە لەسەرەوە دەکەین کە ئایا هیچ ئەو داواتان کردو سەرۆکی حکوومەت بێتە پەرلەمان لەسەر 400 میلیارەکە موچەی موچەخۆران 27 میلیار دلار قەرزەکە چی وەڵامێکتان هەبوو دەگەڕێمەوە لای بەڕێست بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێژ کوردو دەگەڕین وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنە برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ
جارێک تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک مسلم گەرم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە ئەرکی ئێوە مەسەلەن لەسەر ئەوەش کە پێشتر بانکێشتان کردبوو بڵێن داوای بانکێشتی سەرۆکی حکوومەت و جێگر و وەزیری دارایی لەسەر موچە و قەرزەکەتان کردبوو ئەو وەڵامیان چی بوو وەوە سەبارەت بە چاکسازی ڕاستەقینش بە بۆ چوونی ئێوە چاکسازی لەسەر گیرفانی فەرمانبەر دەکرێت یاخود بۆ خاڵە سنووریەکان و تو ئەوانە دەستیان بۆ نابرێت. بەڵێ لە ڕابردوودا پەرلەمانی کوردستان بڵێن بانکێشتی وەزیری دارایی کردبوو لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی خاڵە سنووریەکان کە یاداش پێشکەش کرابوو و چەندجار لێژنەی دارایی پەرلەمان و لێژنەی یاسایی بێکۆکۆبوونەوەیان کردبوو کە لە خاڵە سنووریەکان کارەسات دەگوزارێ و ماگانە بری 500 ملیار زیاتر گەندەڵکاری و قۆڕەکاری و دزی تێدا ئەکرێ و کوالیتی کۆنتترۆل بە شێوەیەکی بەو پێویستیە نییە کە هەیە و پەرلەمانی کوردستان هەمووی کۆبوو لەسەرەوەی کە بەڕاستی پێویستە وەزیری دارایی و بەڕێوەبەرایەتەکان بێن کۆبوونەوە بکرێت دانیشتنی پەرلەمانی لەسەر بکرێ ئەوانە بەڕاستیشی بکرێتەوە تا چەند حکوومەت ئامانجی ئەوەیە مەبەستی ئەوەیە خوازیاری ئەوەیە ئەم دۆخە بۆ شێوێ نەمێنێتەوە چاچی بکە و ئەم پارێ بە هەدەر نەڕوە نەچێتە گیرفانی کۆمپانیا و بڵێن کۆمپانیاکانی حیزب و یاخۆت گیرفانی بەرپرسە گەندەڵەکانەوە بەڵام بەداخەوە وەک پێویست نەبووە چەند جاریش لە کۆبوونەوەی دانیشتەکانی ئەم دوایی پەرلەمان باس کرایانی بۆچی پەرلەمان ناتوانێت بانجی وەزیرە بەڕێزەکان بکە وەک پێویست بێ لێپرسینەوەیان لەگەڵ بکە بۆ پێی کە پەرلەمان بە دوواداچوونەکە و ئەزانێت کێشەکان لەکوێدان و گەندەڵ و دزی و قۆڕەخکاری و کێشە و گرفتەکان لەکوێدان و بە هەمان شێوە بۆ ئەو موچەی کە هات ئەو بڕێی کە بەغدا ناردی 400 ملیارەکە کە ئێمە کۆمەڵێک پەرلەمانتار یاداشتمان پێشکەش کرد لە پێش جەژنەوە کە بۆ دوای جەژن خوازیاری ئەوە بووین کە حکوومەتی هەرێمی کوردستان بیکا ینی بە جۆرێک لە مژدەیەکی دڵخۆشکەر دوای جەژنی یەکسەر موچەی مانجی شوباتی پێدابش بکە بەداخەوە کە بەپێی بەرپرسان 138 ملیۆن دۆلاریان قەرد کردبوو لە کۆمەڵە گۆبەرهێن کە یەکسەر بەڵێنی ئەوەیان پێدرا بوو لە خلالی مانگێکدا بۆیان بگەڕێنەوە و بەشێژیش 150 ملیۆنێکیشیان دیارە لە کۆمپانیەکانی نەوت پێشوەختە لە فرۆشینی نەوتی بڵێن داهاتوو وەرگرتبوو ئەمەشیان گەڕاندەوە بۆیە بەڕاستی نەتواندرا ئەوەش بدرێ بە موچەخۆران ئێمە یاداشتمان پێشکەش کرد کۆمەڵێک پەرلەمانتار بووین کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی بێنە پەرلەمان بەڵام دیسانە من ئەوە ئەجێرمەوە بۆ غیابی پەرلەمان بەڕاستی ئەو دەسەڵات و سوڵتەیە لە ئێستادا بەداخە وەک پێویست نەماوە کە بتوانێت سەلاحێتی خۆی بەکاربێنێ و سڵتەیەک بێ دامەزراوەیەکی فعلی بێ کە بتوانێت لێپرسینەوە بکەوە بە دوواداچوونی کێشەکان بکە و بتوانێت لە کاتی خۆیان لێپرسینەوە لەو کەسانە بکە کە کێشە دروستەکەن یاخۆ دەبنە هۆکاری ئەوەی کە کێشە دروست بێ لە دامەزراوێک. بەڵێ سوپاس دەکەم دەگەرم وڵای بەڕێز کاک محەممەد گەرم وڵای بەڕێز سەبارەت بە دابەشکردنی موچە یاخود داهاتەکان یعنی ئێستا ئەگەر بەبێ گەندەڵی ناتوانرێت ئەو لە 121 نەبڕدرێت و موچەخۆران دابش بکە یاخود داهاتینەوە داهاتەکانی تر چیان لەکە ئێستا یەکشت هەیە حکوومەتی هەرێمی کوردستان هەر قەیران و هەر ڕووداوە دروست بێت پەلاماری موچەخۆران و فەرمانبەرانەدا لە کاتێکدا 100 ڕێگەی دیکە هەیە بۆی کە تۆ بتوانی ئەو کورتێنانەی پڕکەیتەوە و دەست بۆ ژیرفانی موچەخۆر و فەرمانبەران بۆیە موچەخۆران حەق نییە ئەمە قبوڵکەن حەق نییە قبوڵیکەن حەق نییە لەبەر ئەوەی 100 ڕێگەی دیکە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دەرکردووە بۆ چاکسازی لە خاڵە گومرگەکان بۆ باجی کۆمپان زۆرینەی کۆمپانە زەبەر لە حەکانی ئەم وڵاتە باج نادەن بەڵام کۆمپانیایکی بچووک یاخود دوکانێک ئەبێ باجی تابلۆکەی سەر دوکانەکەی بە ئەگەر ئەو ڕاستەکەن و حکوومەتی هەرێمی کوردستان دەیان باشە 4 میلیارد دیناری لای سەرمایەداران و بازرگانە بۆ لیان ناسنێتەوە کاتێکە سەرۆکی جوڵانەوەی نوێ کە من حەزەکەم 54 میلیاری لای یەکسەر لێ بستنەوە و ئێستا حەقی خۆیەتی لێ بستنەوە یەکسەر ئەڵێن کاکەەوە پارەکەی لایە بۆ نایگەڕێنێتەوە لە کاتێکدا 198 میلیارد دینار لای ژنبراکەی سەرۆکی حکوومەتە بۆ نایسەنێتەوە لای سەرۆکی با بڵێن کۆمپانیای کۆڕەکتلی کۆمە
قەرزە سەرۆکیێرەمیان سەرۆکی حکوومەت سەرۆکی حکوومەت سیرکە ژنبرای سەرۆکی بەڵێ لە 804 ملیار دیناری قەرزی سەرمایه‌داران 550 ملیاری لای سەرمایه‌داران و بازرگانانی هەولێرە 250 ملیاری لای بازرگانان و سەرمایه‌دارانی سلێمانیە 4 ملیاریشی لە دۆکە بۆچی حکوومەتی یاریمی کوردستان ئەمان ناسەنێتەوە بۆ باز لەسەر کۆمپانیا زەبەلاحەکانی نەوت کە خۆیان شەریکن بەشی زۆری بەرسەباڵا حزبەکان شەریکن لەوانە ناسەنێتەوە باز لە 4 کۆمپانیا بسەنێتەوە بای ئەو 250 ملیار دینارەیە کە ئەو 150 ملیار دینارێک 150 میلیۆن دۆلارەیە کە کورتێنان و ئەوێ دەستبەرێ بۆ جیرفانی موچەخۆران ینی بەس بە باجی کۆمپانیەکان دەکرێت بەس بە باجی کۆمپانیاکە سیرکە باشە کۆمەڵێک هەیە باجی کۆمپانیا زەبەلاحەکان باجی کۆمپانیەکانی نەوت هەندێکی زۆری بەخشراون بەخشینی هەموو ئەو خاڵە گومرگیانی کە با بڵین کەلوپەل دێنە ئەم دیەوە قاچاقچێتی خاڵە سولوریەکان و بەشی زۆری نەوت و داهاتی نەوت و باج و هەموو ئەوانەی کە هەیە بۆیە بەمانە زۆر بە ئاسانیەتانە 150 میلیۆن دلار پڕەوەکە دەست بۆ نابن بەس دەست بۆ گیرفانی دەست بۆ نابن کاکە ئەزانی چۆنە ئەمان بەلایەنەوە گرنگ نییە هاوڵاتی هەرێمی کوردستان چۆن بژی و چۆن لە قەیران و معاناتێک و ئەوە یعنی کارمەندێکی تەندروستی لەم مەترسی کۆرۆنایە 24 سعات یا 8 سعات یا 10 سعات لەناو چوارچێوەی جلێکی گەرمی تەنگایە تۆ موچەکەی نادیتی ئێستا دەست بێ موچەکە چۆن لە ڕوودێ دەست بەری بۆ موچەی کارمەندێکی تەندروستی دەست بۆوانیش دەبرێ هەمووی بەڵێ جگە لە ئەوەی کە دیاری کردووە شەیدان و ئەمانە لەبەری موچەکەیان کەمە بڵین بڕی موچەی ئەو وەزارەتانە کەمە بۆیە دەستی بە هەموو ئەو وەزارەتانی کە ناوی هێناوە لە شەهیدان و زیندانە سیاسەکان و کاروباری کۆمەڵایەتی بە هەمویان ناگاتە موچەی وەزارەتی خوێندنی باڵای تەندروستی بۆیە ئەوانی بڵین هین کردووە بەخشیوە و دەست بۆ حق بوو لەسەر و هەمویانە دەست نەبات بۆ موچەی بەلای لانی کەم تەندروستکاران لانی کەم ئەوانی وەزارەتی ناوخۆ و پۆلیس و ئەوانە کە شەو لەسەر شەقامن تۆ سیر کە چ فەزاحەتێکە حکوومەتی یاریمی کوردستان نەوتی هەیە باشە ئێستا نەوت تقریبان لە 40 دلار و 42 دلار و ئەوەیە داهاتی ئەم مانگە مانگی ئەوەی کە ئێستا گەشتۆ بەدەستیتر من لەگەڵ ئەوە نیم بڵێم سەری مانگەگات و چەندێگات ڕۆژانە 435 هزار بەرمیل نەوتی ڕەوانە کردووە 13 میلیۆن بەرمیلەکە تقریبا بە 24 دلار نزیکەی فرۆشتوێتی 312 میلیۆن دلارەکە داهاتی نەوت چەندی بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە 6 میلیۆنی بۆ ڕۆزنەفت ڕۆیشتووە 6 میلیۆن 50 میلیۆنی بۆ قەرزی تورکیا ڕۆیشتووە 30 میلیۆن دلاری بۆ گواستنەوەی تورکیا ڕۆیشتووە 86 میلیۆن دلاری بۆ کۆمپانیەکانی وەبەرهێنانی نەوت ڕۆیشتووە 86 میلیۆنی بۆ ماوەتەوە لە 128 داهاتی نەوت ئێتۆمە چیت کردووە لە نەوتە ئەمە سیاسەتی نەوتە کاکە سیاسەتی نەوتی سەربەخۆ لە ساڵی 2014ەوە هەرێمی کوردستان و هاوڵاتیان هاوارەکەن کاکە واز لەمە بێنن واز لەم سیاسەتە بێنن بەغدا مانگانە تریلیۆنێک و 200 میلیارەدا موچادا هی بە بەرهێنانەدا واز لەمە بێنن نەخێر لەبەرەوەی کەمە زۆرترین گەندەڵی تیابوو تا ئێستاش لە 2014 تا ئێستا هەرێمی کوردستان ڕاست نەبووەتەوە لە قەیرانایە لە بەرامبەر ئەمە تۆ سیرکە تەنانەت ئەو پارەی کە دراوە بە وەزارەتی دارایی نزیکی 80 میلیارد دلارە 80 میلیۆن دلارە بایی ئەو پارەیە کە دراوە بە تورکیا نزیکی 80 میلیۆن دلار زیاتر لە 80 میلیۆن دلار دراوە بە قەرز و بە کری گواستنەوەی نەوت تورکیا زیاتر قازانجی کرد مەبەستم ئەوە نییە بڵێم پارەی نەوت ئەدرێ بە تورکیا مەبەستم دەوەیە کە تۆ کە نازانی سیاسەتی نەوتیت ئەوەیە مانگی پێشووتر سەرۆکی حکوومەت ڕایگەیان کە 30 میلیۆن دلار هاتۆتە دەستی حکوومەت لە نەوت پارەکەی هەموو ڕۆشتە بۆ ئەوانە بۆچی چارەسەر یعنی ئەم حکوومەتە ئەم کابینەیە ئەوەی کە ئێمەوە ساڵێک نزیکە بێتەوە لە تەمەنی کابینێ داهاتەکانی هەرێمی کوردستان چەنە چییە 21 میلیاری هاوپەیمانان داهاتی ناوخۆ ئەمانگە نزیکی 7 میلیارد دینار بووە داهاتی ناوخۆ 90 میلیارد دینار بووە داهاتی نەوت 86 میلیۆن دلار بووە کە تقریبا 105 میلیارەکە لەگەڵ ئەو پارەی کە هیان بۆ 222 میلیاری بەغدا میلیارەکەی ماوەتەوە لە 400 میلیارەکە ماوەتەوە ئەوەیە کە لە بەردەستیانە ئێستا هەندێکی دیکەی بۆ قەرزەکەن یعنی ئەم سوال و سەدەقەی چییە ئەمە حکوومەت نیە حکوومەتداری وا ناکرێ ئێمە چاوەڕێ بن ئەم حکوومەتە و ئەم کابینی نوێ دێ کۆمەڵی چاکسازی بنەڕەتێکە بەد چاکسازی بنەڕەتی بکە نزیکی ئەو کاتە من لەگەڵ کۆمەڵی بەرپرسی حکوومەت قسم کرد یان بوو نزیکی 450 میلیاری بۆ داگەڕێتەوە ئەگەر بەداهاتی ناوخۆ ئەگەر چاکسازی بنەڕەتی بکە باجی کۆمپانیا زەبەلاحەکان وەرگێ ئەوە بەڵام بەبێ دەستبردن بووی بەڵام چاکسازی لە موچە و دەرماڵەکانە بکات ینی ئەو ئەوانەی بە نایاسایی ئەوانەی موچەی زەبەلاحیان هەیە ئەوانەی موچەی بندیواریان هەیە ئەوانەی موچەی دوو موچە خۆیان ئەڵێن دوو موچە و سێ موچەوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لەم شکستەی کە ئێستا تایەتی هەر کابینە و حکوومەتێکی دیکە بووە لەبەردەم ئەم شکستەیە
دەستی لە کار کێشاوە بەڵام بەرپرسانی هەرێمی کوردستان کە سێ حیزب ئێستا بەشدارن تایە بەرپرسن لە هەموو ئەو قەیران و نەهامەتیانەی لەم کابینەیە هەیە پارتی دیموکراتی کوردستان بە ڕێژەی لە 150 یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕێژەی لە 130 بزوتنەوەی گۆران بە ڕێژەی لە 120 کە کۆی گشتی ئەکاتە لە 100 بەرپرسیارەتی لەم کابینەیە نابێ هیچیان خۆیان نیە بەدوورگرن لە بەرامبەر بڕینی موچە بۆچی دەست نابا بۆ کێشەیەکی تر دەست نابا بۆ بوارێکی دیکە بۆ ئیلان دەست بەرێ بۆ موچەی فەرمانبەران و موچە خۆران بۆچی جۆم لە فەرمانبەری بۆی کاکە تۆپێ لە ئەمریکا بتەقێ زابتێک لە کشمیر بکوژرێت لێرە ئەڵەن موچە دواکەوت و موچە نادرێت یعنی ئەمە چییە ئەمە کەی حکومەتداری کی واکرێ یعنی وا ئەمامێت بە پینە و پەڕە و بە قەرز بردەسەر مانگی داهاتوو چیەکەی حکومەتداری و دەوڵەتداری وا ناکرێت خەڵک ئەزانی دیقی کرد بەدەست ئەم حکومەتەوە قەیرانی کۆرۆنا قەیرانی نەبوونی سوتەمەنی کاکە ئێستاش نەوت لە بازار بە 120,000 دینارە ئەوەتە تو ئەیدەی بە 13 دلار و ڕاستە بەرمیلی نەوت جیاواز ئەم 159 ئەو 220 بەڵام ئەم کابینێ و ئەم حکومەتداری و ئەم فۆرمی دەسەڵاتداریە لە هەرێمی کوردستان ئەمە فۆرمێکی ینی چەتەگەری ئەمە هین نییە ئەمە حکومەتداریە سپاس دەکەم کاک مسلیم کاتم زۆر کەمەوە بە سەبارەت بە دەرماڵەکان ئەگەر دەرماڵەکان ببردرێن لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش لێ بەرپرسیار نیە یاخود ئەو کاتە دەنگتان بەوەدا کە دەرماڵەکان ببردرێ حکومەت دەستکراوە بێ بۆ دەرماڵەکان کە ڕەنگە لە مانگی بڵین داهاتوە دەست بە جێبەجێکردنی یاساکە بکرێت نەخێر ئێمە لێ بەرپرسیارین چونکە ئێمە ئەستان لە کاتی دانیشتنی پەرلەمان و قسەکردن لە سیاسەت چاکسازی قسەمان لەسەر کەمکردنەوەی موچەی پلە باڵەکانیش کرد ئەوە تا ئێستا بە ناچاری دەستیان بۆ برد ئێمە باسمان کردیانی ئێمە لەگەڵەوە بووی موچەی پلە باڵەکان ئەو کاتەشکەم بکرێتەوە چونکە تۆماتیکی ئەگەر موچەی پلە باڵەکان کەم کرایەوە خانەنشینیشان کەمە بێتەوە ئەوەی ئێستاش ڕووەدا بەڕاستی وەک کاک محەممەد باسی کرد بەڕاستی هەموو شتێک هەرچی بکرێ دەست بۆ موچەی فەرمانبەران ببێ ئەوە ستەمێکی زۆر گەورەیە ئەوە ینی وەک چۆن بڵێ چینێکی لاوازن هەمیشە دەست بۆ قوتی ئەوانە بردرێ ئاخر فەرمانبەرێک کە موچەیەکی کەمی بۆ ئەمێنێتەوە چۆن بتوانێت 45 ڕۆژ پێی ئیدارە بکات چۆن دەتوانێت کرێی خانوەکەی بژێوی ماڵ و منداڵەکەی پێدابین بکە ینی ئەوەی ئێستا هەیە بەڕاستی ئەگەر بەڕاستی یاسای چاکسازی بکراتە بواری جێبەجێکردنەوە هیچ ئەو کێشانە و کەم و کورتی لە موچە لە بواری موچە بۆ فەرمانبەران دروست نابوو با قسەی لەسەر گەندەڵی خاڵە سنوورەکان کردا باجی و قەرزی کۆمپانیاکە حیزبیەکانی وەرگرتایەتەوە با بندیوار و سێموچەی سەربازی و بندیواری سەربازی و ئەو هەموو پاسەوانە زۆری کە بۆ بەرپرسان دانراون کە بەڕاستی بەوتی خۆیان یانی ڕێژەیەکی هێندە زۆرەکە نازان چۆن دەستی بۆ بن دەبا ئیرادەیەکی بێسە بێ چاکسازی لەو بوارە گەورانەیە بکە وەڵڵا پارەش زیادە مێنێتەوە نەک ئەو کاتە ینی ئێستا دەست بۆ موچەی فەرمانبەران بیکە ئێستا مامۆستایان لە خۆت عاجزەکەی ئایان خەیتە سەرجادە ئێستا دەست بۆ موچەی بۆ کەسێکە بیکە موچەی لە 500,000 زیاتراخە چی بۆ ئەمێنێتەوە کە دەرماڵی 156 دەرماڵی موچەکەی دەرماڵی ناجێگیرە ینی بۆی بەڕاستی ئەوە تۆڕەکردنی خەڵکە و هەمیشە لە غیابی پەرلەمانە بەڕاستی حکوومەت ئەتوانێ هەموو هەڵوێستێک بکاوە دەست لە هەموو کاروبارێک گۆر بدە حتا ئەگەر لە دەرەوەی سنووری یاساش بێ پەرلەمان ئەتوانێ بیکە بۆیە بەڕاستی ئەمەش بەشێکی یەکێتەوە سەر لایەنە سیاسەکان کە لەم کاتی ئێستاە لەم کاتە هەستیارەیە بێدەنگن و بۆیە منیش ئەڵێم هەر سێ پایەکەی پێکەنەری حکوومەت هەرێمی کوردستان لە ئێستاە بەشدارن ئەبوو قسەیان هەبووە لەو هەڵوێستانەیە نەک بێدەنگ لێدای بنیشن و پەرلەمانتارەکان لە جیاتی بکەنە دانیشتنی پەرلەمان و لە نێو پەرلەمانە گفتوگۆ لەسەر ئەو هەموو پێشنیازە یاسا بکەن کە ئێمە خستومانەتە بەردەمی دەستەی سەرۆکایەتی حکوومەت نەوەک چاوەڕێی هەموو پێشنیازە یاسایانە بین کە لە حکوومەتەوە بۆ ماندێەوە پێشنیازە یاسایانەی کە ئێمە دەرمان چواندون ئێستا ناخرێنە بواری جێبەجێکردنەوە فەرامۆز خراون پشتگوێ خراون و پەرلەمانتارەکان خراونەتە دەستەویەخەی شەڕی فەیسبوک و سۆشیال میدیاوە بۆ مەرامی حیزبی هیچیشی بۆ مەساڵحی خەڵک و لە خزمەتی خەڵکدانی بەڕاوەوە دەبا هێستا لەسەر کەمکردنەوەی موچەی فەرمانبەران قسە بکەن کە ئێمە لە کاتی خۆیان شەڕمان بۆی کردووە نەمانویست باشە کەمتر لە نیم خولەک ئەگەر شتێکت مابێت سەبارەت بە موچە بەڵام سەبارەت بە وەزارەتی تەندروستی کە پێویستی بە 6 ملیارە ماوەی مەسەرەن 2 هەفتەیە مانیان گرتو بەڵام حکوومەت لە کاتێکە پارەکەی لانی کەم نایدە بە وەزارەتی تەندروستی ئەمە برسیکردن و قەز برسیکردن نییە بە کورتی بێ سپاس دەکەم چکە کاتمەوە
وڵای بەداخەوە منیش ئەڵێم ستەمێکی زۆر گەورەیە دەست بۆ چینی تەندروستکاران و پزیشکان و کارمەندانی بنکەی تەندروستی بکەیت لە ئێستادا کە خۆتان نەزان جیهان و کوردستانیش بە چ دۆخێکی نەخوازرا و تێپەر دەکات تۆ موچەی نێدەیتێ بەڵام ئیلزامی بکەی بە ناچاری خزمەتی خەڵک بکاوە بتوانێت لە 18 ساعات ئەم بەرگە ناخۆشەی لەبەرا بێەوە لە مەترسیی گەورەیە بێ لە توشببوونی ڤایرۆسی کۆرۆنای لە ماڵ و منداڵی کە نتوانانی موچێ بۆ دابیم بکەی کە ئێستا نیوەی ساڵەکە ڕۆژتۆ بەڵام نەمانتوانیوە دوو موچە دابیم بکەی. سپاس دەکەم کاک محەممەدەوەی ئێستا سەستا 21 کە شکستە بۆم کابینێ هەرخۆی کابینەکە بەم شێوازە و بەم لەنا ئەم خەیرانی سیاسی و تۆباران و ئەم هەموو ڕێمەتمانە نەبوونە ڕێنەکەوتن لەگەڵ بەغدا و لەگەڵ لایەنە سیاسەکان بەخۆی شکستێکی گەورەی لە ناو شکست و قەیرانێکە ئەژی و من پێم وانێ بە ئاسانی لەبەر ئەوەی کە دەمانگە ئێمە تەجربەمان لەگەڵم کابینەیە چاوەڕێمان کرد کۆمەڵی چاکسازی پراکتیکی بکەنەوە تا ئێستا هیچ شتێ نەکراوە و تەنها کۆمەڵی بڕیار دەکرا و جێبەجێ نەکرا و هیچ هەنگاوێکی نەناوە. سپاس بۆ وەرەزان محەممەد تەرەوف سەرنووسەری سایتی درە و لە سەری سەرکی هەروە لاو لێرە مسلیم عەبدوڵڵا هەناوی پەرلەمانی کوردستان. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ. سپاس.